سزای نێربازی لە شەریعەتی ئیسلامدا پێشەوە شەنقیتی مفەسیری گەورەی قورئان لە تەفسیرەکەیدا ئەضواء البەیان لە مجەلەدی دوودا لە لاپەڕەی 193دا دەفەرمێ علەمایانی شەریعەتی ئیسلامی دابەش بوون بەسەر سێ ڕەئیدا. یەکەم ڕەئیان کە ڕەئی پێشەوە ئیمام مالیکە، ڕەئیەکی ئیمامی شافعیە، ڕەئیەکی ئیمامی ئەحمەدە، دەفەرمون دوو کەس کە لیواڵتەیان کرد نێربازیان بە یەکەوە کرد ئەبێ حاکمی مسڵمانان بیان کوژێ. ئەمجا زانایان ڕەئیان جیاوازە بەچی بکوژرێن. هەندێک دەڵێن بە شمشێر لە سەریان دەدا و سەریان دەپەڕێنێ، هەندێکی تر دەڵێن دایان خەنە ناو ئاگرەوە بە کوورەی ئاگر دایان سووتێنن هەردووچیان. سێمیان دەڵێن بەردبارانیان دەکەن تا لە ژێر بەردا دەمرن. چوارەمیان دەڵێن دایانبەن بەرزترین بینا لەو شارەدا کام بینایە لەوێەوە دایان خەنە خوارەوە بەردی گەوریان بەسەرا دەخەنە خوارەوە هەتا لە ژێر بەردەکانە دەمرن تا سەریان دەتەقێ لەو سەر ئەو بینایەوە کە دەخرێنە خوارەوە. بەو سزا قورسە دەکوژرێن. ڕەئی دووەم کە ڕەئی ئیمامی شافعی ڕەئی دووەمیەتی دەفەرمێ حکمی زیناکاریان هەیە. ئەگەر کوڕ بوون هاوسەرگیریان نەکردبوو یەکی 100 داریان لێ دەدرێ. ئەگەر هاوسەرگیریان کردبوو نێربازیان کرد ئەوە پێویستە بکوژرێن، بەردباران کرێن. ڕەئی سێیەم کە ڕەئی ئیمام ئەبوو حەنیفەیە و ڕەیەکی زۆر گونجاوە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بەدەفەرمێن نە حکمی زیناکاریان بەسەرا دەچەسپێ دار لێدان و کوشتن، نەدەسووتێندرێن و نەبەردباران دەکرێن، بەڵکو زەجر دەکرێن، بەڵکو هەوڵیان لەگەڵا دەدرێت بەڵکو واز لەو کارە پیسە بێنن. جا ئەگەر بەلێ تووڕەبوون بەلێدان بە قسە پێوتن وازیان هێنات چاودێریان خرایە سەر دووبارەی نەکردنەوە ئەوە پاک بۆتەوە لە گوناهەکەی. ئەگەر هەر سوور بوو سجن دەکرێت، دەخرێتە ناو گرتوخانەیەکی تایبەت بەو بابەتەوە و دکتۆری دەرونی بۆ لا دەبرێ و هەوڵی چارەسەری بۆ دەبرێت تاواز لەو کارە قێزەوە نەدێنێ و دەرونی خاوێن دەبێتەوە. ئەو ڕەیەی ئیمام ئەبوو حەنیفە دەتوانرێ وەکو یاسا سوودی لێ وەربگیرێ. ئیمام ئەبوو حەنیفە ڕەئی وایە کە خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ واللذان يأتيانها منكم فآذوهما. ئەگەر دوو کەس لە نێرینەکان لە ناو قەومێکە چون کاری بەدڕەوشتیان لەگەڵ یەکا کرد و نێربازیان کرد خوا دەفەرمێ فآذوهما، ئازاریان بدەن. ئازاردان لە قسە پێوتن، لە لێدان، حتا دەگاتە سجنکردن. فئین تابا، ئەگەر تۆبەیان کرد وتیان تەواو هەڵە بووین ئەوە گوناهێکی گەورەیە خوا تۆبە بێ لە بینی خۆمان و تۆدا، وازیان هێنا و ئەصلحا خۆشیان چاک کرد بۆ یەکجاری وازیان لەو کارە قێزدەو نەهێنا، حاکم دڵنیا بوو کە دووبارەی ناکەنەوە، پسپۆڕی دەرونی مامۆستای ئاینی دکتۆر هەموو قسەیان بۆ کردن و قەناعەتیان پێکردن. جا ئەم ئاەتە پێمان دەڵێ هەموو شەیەکی قورئانی پیرۆز عەرزم کردن دەرسێکی لێوە دەگیرێ. و ئەصلحا، ناومێد مەبن، هەموو لادانێکی ڕەفتاری ئینسان دەکرێت ڕاست بکرێتەوە. دەکرێت، یعنی ناکرێ بڵێ ئینسانێک تووشی ئەم بەدڕەوشتیە بۆ قەت چاک نابێ. نە، دەکرێت. و ئەصلحا، هێشتا ڕێگەی چاکبوون هەیە، هێستا لێی ناومێد مەبە. دەسەڵاتی وەخت پێویستە لەگەڵ ئەمانەدا هەوڵی چاککردنیان بدا. ئەگەر کەسەکە تۆبەی کرد لە بینی خۆی خوادا ووازی لەو ڕەفتارە خراپە هێنا، خوا دەفەرمێ فأعرضوا عنهما، ئەی کۆمەڵگای مسلمان ئێوەش وازیان لێبێنن، ئێوەش ناو ناتۆرەیان شوێن مەخەن، ئێوەش تانەوتە شەریان لێ مەدەن، ئێوەش بە چاویاندا مەدەنەوە، ئێوەش بۆ منداڵەکانتانی مەژێڕنەوە کابرا لە سەردەمی تۆدا کارێکی لە دەسترازاوە تووشی بەدڕەوشتی و نێربازی بووە، مەڵە فڵان کەس کاتی خۆی وای کردووە. فأعرضوا عنهما، وازیان لێبێنن، تانەوتە شەریان لێ مەدەن. کەسێ تۆبەی کرد پابۆتەوە لە گوناه، کەسێ وازی لە خراپە هێنا ئەبێت دەستخۆشی لێ بکرێ، بە چاوی ڕێزەوە سیر بکرێ. ئەوانە وازیان لێبێنن، خوا پاکی کردوونەوە. إن الله كان توابا رحيما، بەڕاستی خوای ئێوە زۆر زۆر لێ خۆش بووە. سبحان الله، خوا بۆ ئەو پیسانە دەفەرمێت کە تۆبەیان کرد و چاک بوون، خوا زۆر زۆر لێ خۆش بووە، لاپەڕەیەکی سپیان لەسەر هەڵدەداتەوە. ڕەحیما، ڕەحمیان پێ دەکا. هەر کەسێ تووشی هەر گوناهێک ببێ لەبەر خوا وازی لێبێنێ و خۆی چاکە، خوا دەرگای ڕەحمەتی لێ دەکاتەوە، خوا دەرگای خێری لێ دەکاتەوە. ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ ئەی مسلمانان سینەتان پاک بێ، سینەتان پاک بێ، ڕقتان لە تاوان بێ بەڵام بە بەزەیی بن لەگەڵ تاوانکارە، ڕقتان لە تاوان بێ بەڵام بەخوا بە خۆشەویستان بە ڕاشکاوی پێتان دەڵێم. ئەمڕۆ زۆرێک لە مسلمانان کاتێک کەسێ تاوانێک دەکا ڕقیان لە تاوانەکەی نییە، ڕقیان لە شەخصی خۆیەتی، بۆیە تۆ بەش بکە هەر ڕقیان لێیەتی. ئەبینی کەسێک ساڵانێک نوێژی نەکردووە، بێ ئەمری خوای کردووە،
لەسەر بەرماڵ ڕسمێکی بڵاو دەبێتەوە دەیبینی ئەبێت تۆ لە ماڵی خۆتەوە خۆشحاڵ بی بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە فڵانکە سوزدە بۆ خوا دەبا نەک لە کۆمنتێکا بۆی بنووسی هەزار جار سوزدە بەری بۆ خوا خوالت خۆش نابێ خوا نوێژی تۆی ناوێ فڵان ئافرەت چەند ساڵە لە شفرۆشی دەکەی تازە لە چک بەسەر تادەی ئەبێت دەستخۆشی لێ بکەی بڵێ من ڕقم لە کارەکەت بوو بەڵام قەت ڕقم لە خۆت نییە ئەگەر کاتێت تەوبەت کرد و خۆت چاک کرد فإن الله كان توابا رحيما خوا هەر زۆر زۆر لێ خۆش بووە ئەتوانێت بە یەک کول فەیەکوونێک لاپەڕەکان سپی کاتەوە ڕەحمت پێ بکە دەی تۆ هانی بدەهان واتە مسلمان دایم بسینەی پاکە مسلمان کەسێک ڕقی لە تاوانە هەڵوێستی هەیە بەرامبەری بەڵام کاتێ تاوانکار دەگەڕێتەوە بۆ لای خوا فەرمووی فأعرضوا عنهما ئێوە ژوازیان لێبێنن توخوا ئێوە ژوازیان لێبێنن هیچ کەیان بە چاودا مەدەنەوە ڕوشکێنیان مەکەن ئازاریان مەدەن بیریان مەخەنەوە بەڵکو دەستخۆشیان لێ بکەن بیان هێننەوە ناو کۆمەڵگا ئەوانە چاک بوون ئەم قەومەی لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چەند ساڵ ئەم پێغەمبەرە بە نەرمی ئامۆژگاری کردن